لە قوڵایی نزیکەی 3 مەتردا سەرقاڵی چاکردنەوەی بۆری سەرەکی ئاوی خواردنەوەی سلێمانین کە ڕۆژی 29 ئەم مانگە شکاو بوو بەهۆی کێشەی کەم ئاوی بۆ 80% دانیشتوانی سلێمانی. لێنێ سەعات 2 کە ئەم بۆریە شکا قەفیزەکە بەریاوە، ئێمە هەر زوو بە زوو حەفارە تقریبەن دەوروبەری ئێوارە گەیشت لە شەو ئیشیان تیا کرد تا دەوری نیوە شەو بەیانی زوو دەستیان کردوێتەوە بە ئیش وەکو جەناب دەبینی چاڵێکی گەورەیە بەنسبەت بێ ئاویەکەوە ئێمە وەکو جەناب دەزانی بەردەوام ئێستا ئەو شوێنەی کە دەرکەوتووە بای ئەوە بێ بۆری بۆ ببڕینەوە ئەو بەشێ لە بۆریەکەی تر جەناب ببینی و قوپاوە ئەبێ ببڕێتەوە عەلاکولین عەمەلیەکە تەسەوورەکەین ئەگەر بەم شێوەیە ئینشەڵا بڕوە تا عەسر چاک بێتەوە بەڵام جەناب دەزانی ئەو گەیاندنەوە لە دوکانەوە بۆ سلێمانی خۆی لە خۆیان عەمەلیەکی دوور و درێژە لەوانەیە 15 تا 20 سەعات جاری وایە تا 30 سەعات ئەگەر کارەبا کێشەشی تیانە بێ پێچێ واتە بە هەموو شێوەیەک ئەگەر چاچیش بێتەوە تا دەوروبەری عەسر لەوانەیە بۆ سبەی نیوەڕۆ ئاوگاتەوە شاری سلێمانی چەمچەماڵ و ئەو شوێنانی کە بێ ئاو شوێنی شکانی بۆرێکە دەشتاییەکی دوورەدەستی گەڕەکی ڕاپەڕینە 1400 میلیمەتر تیرەکەیەتی و توانای گواستنەوەی ئاوی بۆ سلێمانی لە سەعاتێکدا 9000 مەتر سێجایە کەمتر لە 10 ساڵە دروست کراوە بۆ تا هێڵی دووەمی ئاوی سلێمانی دووکان. بەنسبەت تۆ ئەم تۆڕەوە زۆر کۆن نییە بەڕاستی 10 ساڵە هەیە 10 ساڵ بۆ عمری ئەم پایپە خۆی لە 20 ساڵ 25 ساڵ کەمتر کێشەی نییە ئەم پایپە جۆری GRPە ئەوی کە ئێمە ئێستا خەممانە بەڕاستی ئەو خەتانی لەسەر چنارەوە چوون بۆ گردی جۆگە ئەوانە لە ساڵ لە 50کان و 60کانەوە بۆرین معدل ئەگەر بچیتەکانی کووردە بۆریەکە شکاوە ئاوی لێچێ سەیری جادەکە بکە بە دەیان پینەی لێراوە کە چاچیەکەین لە شوێنی تر و خەتی دوکان سلێمانی یەک ئەویش لە ساڵی 1970ەوە بۆ تا ئێستا ئەویش مەترسی ئەوەی هەیە کە وردە داخورانێکی زۆر یا ڕوویا بێ پێویستی بە گۆڕینی پێڵەکە بێت. بۆری ئاوی دوکان سلێمانی هێڵی دووە GRPە 1400 میلیمەترە دوێنێ دوای نیوە ڕۆژکە لەو کاتای کەشکە 9000 مەتر سێجا لە سەعاتێکە ئاوی پیا ڕۆیشت تر لە دوێنەوە ئێمە خەریکین هەتا دەی شەو تەقریبەن بەردەوام بووین لە پاکردنی شوێنەکە ئەمڕۆژ لە بەیانی لە شەشی بەیانیەوە دەستمان پێکردەوە ئینشاءالله تەوقعەکەم هەتا دەوری ئێوارە بۆرێکە چاک بێتەوە بەڵام پڕکردنی بۆرێکە پێچێ چونکە مەسافەیەکی زۆرە ئاوەکەی بەتاڵ بۆتەوە نزگەی 12 بۆ 7 سەعاتی پێچێ تا پڕ بێتەوە ئەگەر هەموو شتێک بە ڕێکپێکی ڕۆیشت ئینشاءالله بۆ سبەینێ دوای نیوەڕۆ ئاوەگاتە هاوڵاتیان. پندێکی کوردی هەیە کە دەڵێت ماڵ نەبوو میوانیش ڕووتێ کرد سلێمانیش لە هاویناندا کێشەی کەم ئاوی هەیە و بۆرێکەشی شکاوە ئیتر بزانە چ دۆخێکم. دۆخی بێ ئاوی سلێمانی بەم بەرە جێژنانە کارێکی کردووە کە خەڵک لە ئێستادا بە دوای پەیداکردنی ئاوەوە بێت بەڵام ئەم دۆخەش بۆ بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی نەخوازراو بووە چونکە ئەوانیش وەکو هاوڵاتیان بێ ئاون و لە هەمان کاتیشدا ئەرکیان قورس بووە بەوەی ئێستا سەرقاڵی چاکردنەوەی ئەو بۆریەن کە پاشنیوەڕۆی دوێنێ شکا. عومەر کەریم گەلی کوردستان سلێمانی.